سپاس بینەرانی خۆشەویستم دووبارە سڵاوتان لەبێ لە پرۆگرامی سێستێپەوە. ئێساش کاتێەوە هاتووە بزانین کام گروپ توانی زۆرترین خاڵ بەدەست بێنێ. گروپی ئەی بوونە خاوەنی 30 خاڵ. دەستان خۆش بێ، لەشتان ساغ بێ، سەرکەوتوو بن، سەرکەوتن بۆ خۆتان و بۆ بەڕێوەبەرایەتەکەتان. گروپی بی 34 خاڵ. دەستان خۆش بێ، یەکێکتان فەرمون بۆ وەرگرتنی خەڵاتی کورسات. بەخێر بێ، بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئێوەش. فەرموو بەخێر بێن. چۆپڵەکانتان. گروپی بی چۆپڵە. پیرۆزە بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن، ماندوو بوون، دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن، دەست خۆش. دەست خۆش چۆپڵە. دەستان خۆش بێ، دەست خۆش بێ، دەست خۆش بێ، بەخێر بێ سەرچاو، دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ دیارێکەتان. دەستان خۆش بێ، فەرموو. چۆپڵە. دەستان خۆش بێ بۆ ئێمەیە؟ بۆ لە ئۆکەی. دەست خۆش. زۆر سپاس، زۆر سپاس، مەمنون خۆتان گوڵن، زۆر سپاس، زۆر سپاس، مەمنون. چۆپڵەیەک بۆ گیانی هاوکاریە. بەخێر بێن، بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن. خۆشەویستانم بەم شێوەیەش هاتینە کۆتایی پرۆگرامی سێستێپی ئەم جارەشمان. هیوادارم پرۆگرامێکی زۆر جوان بوو بێ، شایەنی ئەوە بێ کە ئێوەی بەڕێز و خۆشەویست کاتژمێرێک بە دیار ئەم پرۆگرامەوە دابنیشن. تا سبەی شەو بە هەمان کات ئەبینەوە میوانی ماڵەکانتان چاوەڕوانم بن. خواتان لەگەڵ. سێستێپ بە سپۆنسەری ئاسیاسێڵ. تا ئێستا هێڵە نەکڕیوە هەموو هێڵەکی نوێی